ئەزیزان سروشتی ژیان بە جۆرێکە کە پڕە لە ڕووداوی خۆش و ناخۆش جا زۆر جار ناخۆشیەکان هێندە تەنگ بە مرۆڤ هەڵدەچنەکەی تر بیرێچێتەوە خۆشیەک هەیە لە ژیاندا و زۆر جار دەوترێت مرۆڤ خۆی هۆکارە بۆ ئەوی کە خۆشی بێنێ بۆ ژیانی خۆی یان ئەوە تا زۆر جار خۆی هۆکارە بۆی کە خۆشەکانی بشێوێنێ جا هەندێک جار دەستی دەرەکیشەیە کە کاریگەری هەیە بەڵام ئێمە ئەم بەگشتی ئەمانەیە بزانین چۆن بتوانین پرە بدەین بەو خۆشانی کە هەمانە و بەشێک نەبین لە شێواندنیان و وەکو خی گەورەش لە قورانی پیرۆزا دەفەرمێ وەلا تەنسا نەسیبەکە منە دنیا واتە مرۆڤ دەتوانێت بەشی خۆی خۆشی ببینێ لە ژیاندا ئێمە بۆی کە زیاتر باسییان بابەتە دەکەین دەچینە لای مامۆستا وەرزێر لەتیف ماستەر لە پەروەردەی کە لەم تەوەرە لەگەڵمانە مامۆستا بەخێر بێ سپاس بەمە دەبنێت بەخێر بێ مامۆستا گیان زۆر سپاس بەخێر بێت مامۆستا خۆشی چۆن پێناسە ئەکرێت دەکرێت لە کەسێکەوە بۆ کەسێکی تر تێڕوانینمان بە خۆشەکان جیاواز بێت زۆر باشە سەرەتا بەناوی خوا سپاس بۆم دەرفەتە بابەتی خۆشی و دڵخۆشی یاخود ئاسوودەیی بابەتێکە کە زۆرترین گرنگی پێدراوە لە ژیانی مرۆڤدا یعنی مرۆڤ بەردەوام باسیەوە کات کە دڵخۆشی چییە چۆن نەتوانین بەدەستی بهێنین چۆن نەتوانین لە ئازار و مێنەتی و ناڕەحەتیەکان ڕزگارمان بێت و لە کۆنەوە تا ئێستا بەردەوام پێناسی جۆرا و جۆر بۆ دڵخۆشی کراوە هەرێکە و لە گۆشەنیگای خۆیەوە پێناسەیەکات بە بڕای شخصێک دڵخۆشیەوەیە کە پارە بەدەست بێنێت بە بڕای کەسێکەوەیە کە زەواجکە بڕای کەسێکەوەیە کە ناوبانگێکی زیاتری هەبێت بەڵام قسەکردن دەربارەی دڵخۆشی و چێژوەرگرتن لە کات و ساتی ژیان بابەتێکی زۆر زۆر گرنگە بۆ ئەم سەردەمە من پێم وابێت لە هەموو سەردەمەکانی دیکە گرنگترە لەبەرەوەی کە سەردەمی ئێستا مرۆڤ بەگشتی مرۆڤێکی هیلاکە ماندووە زیاتر لە هەر سەردەمێکی تر بێزار و قەلەق و دڵتەنگە بابەتی دڵخۆشی هەر لە کۆنەوە کووتمان باسی کراوە لە پێش زاینی لە یۆنیانە کۆنەکان سەردەمی سوقرات و ئەرستۆ ئەفلاتون و ئەمانە دوو تێڕاینی جیاوازیان بۆ دڵخۆشی هەبووە یەکێک لەوانە کە پێڵن هێدۆنێک هاپینس کە زانایەک بە ناوی ئێرستپس پێناسەی دڵخۆشی ئەو هاکات ئەڵێ بریتیە لە بەدەستهێنانی چێش ڕزگاربوون لە ئازار واتە تۆ چێش لە هەموو ساتەکان وەربگریت ئەو چالاکیانی کە تۆ دڵخۆشەکات خۆشی هێنەرە ئەنجامیان بدەیت و هەر شتێک کە تۆ بێزار و قەلەق و دڵتەنگەکات لێ دوور بکەویتەوە ئەتوانین بڵێن ئەم تێڕاینە زۆر زۆر نزیکە لەو تێڕاینەی فروید کە ئەڵێ وەڵت و پلێژە واتە ئامانجی ژیان بەدەستهێنانی خۆشی ژیانە لە بەرامبەر ئەمە ئەرستۆت تێڕاینێکی تری هەیە بڕای وایە کە بڕای بە جۆرێک دڵخۆشی هەیە کە پێڵن ئێدۆمۆنیک هاپینس واتە بەدەستهێنانی خۆشی لە ڕێگەی پەیبردن بە تواناکانی خۆتەوە ئەنجامدانی کارێکەوە تۆ بتوانین بە بۆ پەڕی توانای خۆت بگەیت کارێک ئەنجام بدەیت کە شوێندەست دیار بێت لە ژیانی خۆتە ئەم سەردەم وکمان سەردەمێکی پڕ لە ماندوێتی و ڕاکە و هیلاکی مرۆڤ بە جۆرێک وای لێ هاتووە ئەوەندە مەشغوڵی دابینکردنی پێداویستیەکانی ژیانی خۆیەتی ئاگای لە خۆشیەکان نەماوە ئاگای لە خودی ژیان نەماوە هەیەکو مەحویەڵێت ئەڵێ بەجارێ ماڵی وێرانم ئەمیشم چوو ئەویشم چوو هەم کاتەکەشی لە دەست ئەچێت هەم بە خۆشی و ئاسوودەیەکەش ناگات ئەتوانین بڵین خۆشی یاخود ئاسوودەی بریتیە لە سێ چەمک یەکەم ڕازیبوون لە ڕابردوو بە هەموو کەم و کورتیەکانەوە ئایمانایەوە نییە کە تۆ ڕابردوویەکی پێرفێکت و تەواو بێکەم و کورتیت هەبێت ڕازی بیت لە ڕابردووی خۆت هەر چۆنێک بووە نەک بریا ئەوەم کردایە خۆزگە بۆ ئەو شوێنە نەڕۆشتمایە ئەو بڕیارم بدایە یاخود ئەوەم نەکردایە ڕازی بوون لە ڕابردوو بە هەموو کەم و کورتیەکانیەوە چێژوەرگرتن خاڵی دۆمیان چێژوەرگرتن لە ساتەکانی ئێستاواتە کە لەو شوێنە تایەتی بە تەواوی وجودتەوە هەست بە شتەکانی چواردەورت بکەیت بەداخەوەمە ئەم سیفاتە لە مرۆڤی ئێستا زۆر زۆر دوورە ئێستا لە هەر شوێنێک دانیشێت موبایلەکەی بەکارەهێنێت ینی هیچ ئاگای لە چواردەوری خۆی نییە ینی هێمەکرانی ینی زۆر جوامەسی ئەو حاڵەتەکە کە تۆ چۆن ئاگات لە چواردەوری خۆت بێتەڵێ لە شعرێکاڵێ هەریەکە بۆ خۆی دەجوڵێنێتەوە هەستی دەروون زەردەپەڕ کاروان کوژە تاریک و ڕوونی سوبحەدەم ئاسمانی ساح و زەریای مەند و تاربایی چییە سێوی لاسوور و بەهێی زەرد و هەناری گوڵبەدەم ینی ئێمە هەمومان چوینەتە سروشتەوە ماوینەتەوە بەڵام کێ
خۆر ئاوا بوون سەرنجی ڕاکێشاوە چێژی لە شینای ئاسمان موبایلەکەی دڕنێنێ بە سێریکە بەڵێ هەموبایلەکەی دڕنێ بە سەیری ئەوە بکە یان ئێمە هەمومان ڕۆشتین بەڵام چێ بە وردەکاریەوە چێژی لەو هەموو سات و کاتە جوانە بینیەوە خاڵێکی دیکەیان خاڵی سێم بریتیە لە گەشتبین بوون سەبارەت بە ئایندە وتمان ڕازی بوون لە ڕابردوو چێژوەرگتن لە ساتی ئێستا ژیان لە ساتی ئێستا و گەشتبین بوون سەبارەت بە ئایندە بڕات وە بێت کە لە ئایندەیە شتی باش لە ڕێوە ڕوو ئەدات و کاری بۆ بکەیت ڕاستە ئەمەش بە خاڵێکی گرنگ کرد مامۆستا وەرزەریانی ئێمە ڕۆژانە لە ڕادە بە دەرهیلاکە بین ینی ناڕەحەتیە چێژین بەشێکی زۆر لە هیلاکەتی و ینی ناخۆشیەکانی ژیان بۆی کە ئیش بکەین پارەمان دەستکێ تا چەند گرنگە ئێمە پارەشمان دەسەکەوێت لە خزمەتی خۆمانە بەکاری بێنین لە خۆشیەکانی خۆمانە بەکاری بێنین ینی زۆر کەس هەن پارەیەکی زۆر زۆر پەیدا ئەکەن بۆ نمونەیان ئێمە باسیەکەم کۆی ئەکەنەوە لە ماڵەوە دای ئەنێن ینی لە شازەکان بێبەشە لە بەشێکی زۆر لە خۆشیەکان کە دەتوانێت بە پارە ئەم خۆشیانە بۆ ژیانی خۆی فراهم بکە سەفەرێکە گەڕانێکە سەیرانێکە خۆهردنێکە زۆر جار ئەمەش ناکات بۆ نمونەیان ئێمە باسیەکەم تا چەند گرنگە تۆ بۆ خۆشی خۆت بۆ ژیانی خۆت ئەمە بکەیت وڵای خۆی مۆزوعی پارە و دڵخۆشی بابەتێکی ینی زۆر زۆر فراوانە ئەتوانیت بە چەنەها سیمینار قسە دەربارەی ئەوە بکەیت کە ئایا پارە مرۆڤ دڵخۆشەکە یا خودنا بەڵام مرۆڤ بۆ ئەوەی پارە پەیا بکات پێویستی بە کاتە نەبێ کاتی ژیانی خۆی بنێن دەسەر ئەی کاتەکەی لەسەر حسابی چییە لەسەر حسابی خۆیەتی تۆ کە هەموو کاتەکەت بۆ پارە پەیاکردن ینی خەرج کرد کاتی نامێنێتەوە بۆ خۆت بزانین کەم کورتەکانی خۆت چییە باشە هەر لە خۆت تێناگەی بزانین چی دڵخۆش دەکات چی غەمبار دەکات بۆ کوێ بچی باشە لە چی دوور بکەویتەوە ئەمە لەلایەنێکەوە سەبارەت بۆی کە ئەگەر تۆ پارە پەیا ئەکەیت زۆر زۆر گرنگە بەو شێوەیە سەرفی بکەیت کە یعنی ئاسوودەت ئەکات نەک لە شوێنێک کە حاڵی بگریت و وەکو چیرۆکێکی ئەڵێ منداڵێک چوو پارەکانی باوکی لە ناو قاسەکەی دەرهێنا کۆمەڵێ بەردی تێکرد باوشێر پارەکانی سرف نەکرد دوای چەند ساڵێک پێزانیتی ڕۆڵەوە بۆچی ئاهات کردو وتی خۆ باوگە تۆ هەر سەرفی ناکەی بەرد بێ و پارە بێ چی جیاواز بێ بۆ تۆ اینجا خاڵێکی زۆر گرنگە پەیداکردنی پارە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ یا دڵخۆشی ئەهێنێک نەک خودی پەیداکردن ناکات بەڵێ بەپێی کۆمەڵێک توێژینەوە لەوانەیە ئەم ینی ئەنجامەکەی تۆزێک سەرنج ڕاکێش بێت ئەڵێ ئەو پارەی کە تۆ لە خزمەتی خەڵکانی دیکە یا سەرفیەکەیت زیاتر دڵخۆش دەکات لەوەی کە لە خزمەتی خۆتا سەرفیەکەیت بۆیە کاتێک بڕۆ پارە بەخشی بە کەسێک چەند دڵخۆشیە بۆ تۆ یعنی ئەگەر تۆ بچی پێداویستی خۆتی پێ بکڕیت ئەوەندە دڵخۆشی ناکات کە بییت بە پێداویستی کۆمەڵێک کەس بە تایبەتی و کەسانی کە لە تۆ زیاتر پێویستیان پێویستی زۆر باشە زۆر جار لە زۆر کەسم بیستووە کە ئێستا یەکێک لە هۆکارە ئەو هۆکارانی کە بۆتە ناخۆشی بۆ ژیانی مرۆڤ ڕۆتیناتی ڕۆژانەیە بۆی کەشتاکان هەموو ڕۆژی دووبارە ئەبنەوە دامێکت هەیە ئیتەوە ماڵۆنە نەخۆی شەوە خەوی بەیانی زۆڵەسی یعنی هەموو ڕۆژەکان هەمان شتە مرۆڤ چۆن خۆی لەو ڕۆتینە دەربێنێت کە بە جۆرێک نەبێتە مەلەل بووی ناخۆشی بووی کە هەست بە ناڕەحەتی بکاتیان خۆی بە دڵنیاییەوە ڕۆتینات وەکوڵێ بێزارکەر و ماندووهێنەر ئینسان ماندووەکات پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێت مرۆڤی موسڵمانە بێت ئەمڕۆی لە دوێنێ باشتر بێت و دوێنێ لە پێری باشتر بێت یانیش لەمڕۆ ئەبێ باشتر بێت مرۆڤ بۆ ئەوەی کە بتوانێت خۆی لە ڕۆتیناتی ڕۆژانەی ڕزگار بکات ئەبێت کارەکەی وەکو مانایەک ببینێ لە ژیانە ئەنی بچێتە ناو گرنگی کارەکەیەوە توێژینەوەیەکی ئەکە زۆر دقیق وڵامی ئەو پرسیارە ئەیاتەوە لە کۆمەڵێک کەسیان پرسی بوو کە پاکەرەوە بوون لە نەخۆشخانەیەک کارەکەی ئێوە چییە هیچی یاوتە بووی کارێکە کە من لە کۆتایی مانگا کۆمەڵێک موچەی پێ بەدەسەهێنم کە بەشی ڕۆژانەکەشم ناکات یانی کەسێکی دیکە یانوتە بووی ئەم پارەکە من بەدەستێنم لە ڕێگەیم کارەوە بۆ خێزانەکەمی خەرجەکەم هەندێک بەشەکە و هەندێک بەش ناکە توێژەنەکان مەبەستیان ئەوە بوو چۆن ئەڕوان نەکارەکەی خۆیان کۆمەڵێکی دیکەیان وتە بوویان کە ئێمە ئەم کارە ئەەکەین وا ئەەکەین کە ئەوان ئەو نەخۆشانە یەنە ئەم نەخۆشخانەوە
هەست بە ئاسوودەی بکەن کە ئەبینن ئێرە شوێنێکی پاک و تەمیسە هەست بە ئاسوودەی یەکەن وا ئەکەن کە ئەم ئاسوودەیەوەیان لێکات کە زووتر چاک بنەوە لە ئەنجامی توێژینەوەکە بۆیان دەرکەوت ئەم کەسانی کە ئەم تێڕوانی نەیان هەیە لە ڕێگەی کارەکەیانەوە هەستەکەن کارەکەیان تەنها ئامڕازێک نییە بۆ پارە پیاکردن مانە ئەیان بە کارەکانی خۆیان درەنگتر هیلاکە بن یعنی قوەیەکی زیاتریان تەیە هێزێکی زیاتریان تەیە بۆ دەستپێکردن بە کارەکەیان و بە ئاسوودەیەوە کارەکانی خۆیان ئەنجام بدەن و شوێن دەستیان زیاتر دیارە لەو نەخۆشخانە بە بەراورد بۆ کەسانی کە هیچ مانایەک لە کارەکانیانە نابینیەوە بۆیە مانادان بۆ کاری کە ئێمە ئەیکەین مەرج نییە هەموو کارێکە ئێمە بیکەین مانای تیا بێت بەڵام بێ شەخص تاک کارێک بدۆزێتەوە کە هەستەکە مانادارە بووی ئێستا لەوانەیە مامۆسایەتی بۆ من مانادار بێ بەڵام بۆ کەسێکی تر بەڕێوبەری مانادار بێ یاخود شۆفێری مانادار بێ یاخود لە شوێنێکی دیکە یا پۆستێکی دیکەی هەبێت بەڵام گرنگە تۆ ئەو کارەکە ئەیکەیت کارێکی مانادار بێت و هەست بە مانای کارەکەت بکەیت ئەم مانایەوات لێگات کە تۆ لە ئەو ڕۆتین و لەو بێزاری و هیلاکەتە دوور بکەویتەوە یەکمان ماوەسا وەرزەر ئەکرێ ئێمە هەموو خۆشیەکانی ژیانمان بڵاوکەینەوە بینە سوۆسیال میدیا لە مەجلیسا باسی بکەین ینی ئەکرێ ئەمە بکەین ئێمە لەبەرەوەی وەکو سەرەتا باسمان کرد لەبەرەوەی مرۆڤی ئێستا زیاتر کاتی بۆ خۆی نییە و من پێم وا بێت زۆر کەسەیە لە مانای خۆشی تێناگات وازانێ خۆشی بڵاوکردنەوەی وێنە و پیشاندانی ژیانی شخصی تایبەتی خۆیەتی بە کەسانی دیکە بەڵام مە لە مۆزەی دەروونناسیە پێڵم فەیک هەپینس دڵخۆشی ساختە دڵخۆشی ساختە نەک ئەوەیە کە من ئاسوودە ناکات بەڵکو بارێکە خاتە سەرشانی من کە من زیاتر هەست بە ناڕەحەتی و بە بێزاری و بە ماندوێتی ئەەکەم ئەو کەسانی کە ئەو نمایشەکەن دڵخۆشی خۆیان لە سۆشال میدیا بڵاوەکەنەوە ئەچن بۆ شوێنێک تەسویرێکەکەن بۆی هاوڕەکانیان بیبینێ ئەوە چێژ لەو خۆشی خۆیان نابینن چۆن لەبەرەوەی ئەیانوێت سەرنجی توی پێڕاکێشن سەرنجی خزم و دۆست و کەسەکانی پێڕاکێشن ئەگەر نامن لە شوێنی خۆم ئاسوودە بم چ پێویستم بەوەیە کە کەسێک بمبینێ کە ئاسوودەم ئەجا ئەم پەخشکردنی خۆشیانە بە پێی کۆمەڵێک توێژینەوە وای کرد ئەڵێت وە ئەکات کە مرۆڤ زیاتر هەست بە فشاری ژیانی خۆی فشار بکات لەسەر ژیانی خۆی و بۆچی وە ئاگات ئەم شخصە تەنها لەبەرەوەیە کە ئەم شخصە ئاسوودە نییە ئەوێت تەرکیزی ئەوانی دیکە بۆ سەرخۆی ڕابکێشێت ئەوێت سەرنجیان ڕابکێشێت ئەها من چۆن خۆشەشیم چەند ئاسوودەم لە کاتێکە ئاسوودەی ئەوە نییە کە خەڵک بە ژیانی شخصی خۆ تۆ بزانێت مامۆستا زۆر جار دەستی دەرەکی بۆ تاگیان بۆ ناو خێزان ئەبێتە هۆکارێک بۆ ناخۆشی ژیان بەڵام زۆر جار کەسەکان هەر لە ناو خێزانەکەی خۆیانە لە شوێنەکەی خۆیانیان بۆ خۆیان ئەبنە هۆکاری ناخۆشی تا چەنە گرنگە مرۆڤ خۆی خۆشیەکانی خۆی نەشێوێنێ ئێمە کۆمەڵێک هۆکارمان هەیە کە ئەو هۆکارانە ئەبنە هۆی دڵخۆشبوونی تاک ئاسوودەی تاک کۆمەڵێک هۆکاری زۆرن کە هەوڵێم چەندانێکیان باس بکەم یەکێک لەوانە پەیوەندیە کۆمەڵایەتیەکانە لە توێژنەوەیەک پرسیاران لە چەند گەنجێک کردبوو دڵخۆشی چییە ئەوان وتە بوویان بە زۆری دوو وەڵامیان دابوویەوە بەدەستهێنانی پارەیە لەگەڵ ناوبانک ئەم دوو وەڵامە باوترین دوو وەڵام بوون کە لە ئەنجامی توێژنەوە دەستکەوتە بوو بەڵام لە زانکۆی هارڤارد لە ئەمریکا لە ساڵی 1938 توێژینەوەیەکی زۆر درێژیان ئەنجامیاوە ئەن توێژینەوەیەکی ماوە درێژ کە لە ساڵی 1938ەوە دەستی پێکردووە 75 ساڵی پێچوە تا ساڵی 2012 ئەوەندەی پێچووە لەبەروی بزانن چی مرۆڤ دڵخۆشەکات لە ژیان بە بەشداری 1924 کەس کە ئەم تەبەن 75 ساڵ تەمەنێکە ئەو توێژەرێک کە دەستی کردو بە توێژنەوەکە نەماوە دوای ئەو داوێتی دەست کەسێکی دی بەڵێ دوای ئەو داوێتی دەست کەسێکی دیکە لە کۆتایی توێژینەوەکە تەنها 6 کەسیان ماونەتەوە لەو بەشدار بووانە ویستوانە بزانن چی بە درێژایی ژیان ئاسوودەی بۆ مرۆڤ ئەهێنێت لەوانەیە گەر لە گەنجێک بپرسی شتێک بێت لە کەسێکی پێگەیشت و پرسی شتێکی تر بێت لە کەسێکی بەتەمەن پرسی شتێکی تر بێت بەڵام ئەوانیانوێ بزانن لە کۆی ژیان چی گرنگترین شتە لە ژیانە لە ئەنجامی توێژنەوەکە گەشتون بۆی کە پەیوەندی کۆمەڵایەتی بوونی پەیوەندی کۆمەڵایەتی ئەرێنی
گرنگترین شتە لە ژیان و ئەکات مرۆڤ هەم بە تەندروستتر بمێنێتەوە هەم دڵخۆش بێت یعنی و کەسانی کە پەیوەندیەکی کۆمەڵایەتی باشیان هەیە بەهێز یعنی ئاسوودەن نێوان پەیوەندی کۆمەڵایەتەکان سیستەمی بەرگریان بەهێزترە و دڵخۆشترن بەڵام هەرم توێژەرانە بڕۆیان وایە کە مرۆڤ نابێت لە ناو پەیوەندیەکە بمێنێتەوە کە پەیوەندیەکی ئازاربەخشە کە پەیوەندیە کە خەڵک بەردەوام تەداخلی ژیانی ئەکات کەسێک لە لەوانەیە ژیانێکی نمونەی نەبێت بەڵام یەت تەداخلی ژیانی تۆ ئەکات ڕێگەت بۆ دائەنێت لەوە نێو ڕێگە چارانە لەگەڵ بیرکردنەوەی تۆیە نەگونجێن ئەنی هیچ پەیوەندیەکی بە تۆوە نییە یەت تەداخلی ژیانی تۆ ئەکات ئەم جۆرە تەداخلاتانە مرۆڤ ینی ئاسوودەیی لە مرۆڤ وەرئەگرێتەوە بۆیە پێشنیاری ئەوەکەن کە مرۆڤ ئەگەر بتوانێت لەم پەیوەندیانە دوور بکەوێتەوە لەوانەیە بتوانێت پارێزگاری لە ئاسوودەبوونی خۆی بکات ئاوەکو پێغمبەر صلی الله علیه و سلم فەرموویێت ڕەحمەت لەو کەسەی ینی تەداخلی شتێک ناکات کە پەیوەندی بەوەوە نییە یاخود لە نیشانەکانی ئیمان ئەوەیە کە تۆ تەداخلی شتێک نەکەی پەیوەندی بە تۆوە نییە ماوەسە بابەتی ئاینیش ینی بۆ خۆی خۆشیێکی ژیانە ینی ئاسوودەی ڕۆح کەسێک عیباتەتەکە نوێژەکە بۆ کەسانێکگەن شەو نوێژەکەن بە ڕۆحیان ئاسوودە بێت دواتر ئەیان دوێنی ئەڵێ ینی چێژم لەوە وەرگ لە ڕووی ڕۆحی ئەمەش تا چەند گرنگە بەشە لە شارزەکان برەی پێ بدەین بیپارێزین و نێڵین مەسەلەن ئەوەش زەئی بێت چکە برەودان بەمە لە ینی ڕۆحی ئاسوودە ئەبێت و کاریگەری بێت لەسەر دڵ دەروونە وەکو وتمان کۆمەڵێک هۆکار هەیە یەکێک لە هۆکارەکان باسمان کرد پەیوەندی کۆمەڵایەتیەکانە یەکێکی دیکە بوونی کارێک کە تۆ ئاسوودە بکات نەک بۆ بەدەستهێنانی پارە وەکو باسم بۆ این مانای تیا ببینیتەوە تۆ هەست بکەیت شوێندەست دیارە لە ژیان هەستکەی کەسێکی پراوێزخرا و دەست و پێسپی و هیچ لە باران نەبوونیت شوێنێک ئەم کاری بۆیە گرنگە خاڵێکی دیکە کە ئەمەش زۆر گرنگە پێشەوەی بێمە سەر لایانی دینیەکە یارمەتیدانی کەسانی دیکەیە بەڵێ ئەو بابەتەیە کە ئێستا دەروونزانی زۆر گرنگی پێدات وتێکی کورتی ئەڵێ گەر دەوێت دڵخۆش بیت کەسێکی تر دڵخۆش بکە ڤیکتۆر فرانکل بڕای وایە مرۆڤ ئەگەر بێوێت خۆشی ببینێت لە ئەنجامی چالاکیەک قەت دڵخۆش نابێت بۆ منە تۆ بڵێ با بڕەمە شتە بکەم لە بەروی دڵخۆش بم قەت دڵخۆش نابێت با گوێ لە گۆرانی بگرم بۆی دڵخۆش بم قەت دڵخۆش نابێت ئەڵێ تاکە ڕێگە بۆ دڵخۆش بوون ئەوەیە کە کارێک بکەیت بۆ نمونە چاکەیەکی تیا بێ بۆ خەڵکانی دیکە ئەوە تۆ دڵخۆشەکات یارمەتی کەسانێک بدەیت ئەوە تۆ دڵخۆشەکات یارمەتیدانی کەسانی دیکە یەکێکە لەو خاڵانەی کە زۆر ینی پەیوەندیەکی ڕاستەوخۆی هەیە بە ئاسوودەیی دەرونی تاکەوە پندێکی چاینی هەیەڵێ ئەگەرەتەوێت بۆ ماوەی سعاتێک دڵخۆش بیت ئەوە سەرخەوێک بشکێنە ئەگەرەتەوێت بۆ ماوەی ڕۆژێک دڵخۆش بیت ئەوە بچۆ بۆ ڕاوەماسی ئەگەر بتەوێت بۆ ماوەی مانجێک دڵخۆش بیت ئەوە هاوسەرگیری بکە ئەگەر توێت بۆ ماوەی ساڵێک دڵخۆش بیت ئەوە مانەوەی سەرۆت و سامان و پارە تەنها ساڵێک دڵخۆش دەکات بەڵام ئەگەرەتەوێت لە هەموو ژیان تا ئاسوودە بیت ئەو یارمەتی خەڵکانی دیکە بدە ئەم یارمەتی خەڵکانی دیکە چەندها توێژینەوەی لەسەر کراوە بۆ نمونە سۆنیا لیۆبیۆمێرسکی زانایەکی ڕووسیە دکتۆراکەی هەر لەسەر بابەتی دڵخۆشی هێناوە لە ئەمریکا لە ڤانکۆڤەر توێژینەوەی کەکات لەسەر کۆمەڵێک منداڵی مەکتەب پیانەڵێت ئەنکا بە دوو گروپەوە بە گروپێکیانەڵێت ئێوە بچن لە هەفتەیەک 3 کار ئەنجام بدەن کە هەستەگەن ئەو 3 کارە ئێوە دڵخۆشەکات بە گروپێکی دیکەیانڵێت لە هەفتەیەک بۆ ماوەی 6 هەفتە 3 کاری چاکە بکەن لەگەڵ خەڵکە ئیتر هەر 3 کارێک هەر با مەرج نییە زۆر گەورە بێت بۆ نمونە خانوویکی بۆ بکری سیارێکی بۆ بکری مەبلەغێک پارەی کەمی ئێتێ بڵێ ئەو ڕۆژە ئاوها بینوسە تۆماری بکە لای خۆت یاخود هەواڵی دۆستێکی دوورتە پرسی ماوەیەکە دەنگی نییە ئەڵێ لە ئەنجامی ئەم توێژنەوەی گەشتە ئەوەی ئەو کەسانی کە یارمەتی خەڵکانی دیکە ئەدەن ئەو گروپانە دڵخۆشترن بە بەراورد بەوانی کە چالاکیەکەیان بۆ خۆیان ئەنجام داوە بۆ نمونە ڕۆشتون بۆ سینەما ڕۆشتون بۆ مەلەکردن یاخود گەشتیان کردووە ڕۆشتون بە بازاڕیکردن ئەمانە کۆمەڵشتی شەخسی بەڵام ئەوەی کە یارمەتی کەسانی دیکەی داوە زیاتر دڵخۆشیانەکات لایەنە دینیەکە کاکدانیار یەکێکی دیکە لە هۆکارەکان لایانی دینیە لایانی دینی ڕاستەوخۆ پەیوەندی بە ئاسوودەبوونی تاکەوە هەیە یعنی
ئەمە لەوانەیە قسەی کۆمەڵی کەس بێ کە خۆیان دیندار نەبن بەڵام گەشت لە ڕێگەی توێژنەوەکان و گەشتون بەوەی کە لایەنی دین پەیوەندی ڕاستەوخۆی بە ئاسوودەبوونی تاکەوە هەیە پێم وا بێجارێک تر هەر لەم شوێنە لەم نەباسی دەروون دروستی و لایەنی دینمان کرد با زۆر نەچینە تەفاسیلەکەی. زۆر سپاس دەکەین. چاو خۆش بێ بەڕێز کاک وەرزەلەتی ماستەر لە پەروەردە میوانی بەرنامەیەمان بووی زۆر سپاس بۆم دەرفەتە. سپاس بۆ ئێوەش. خوا بەخێر بێ سەر دوو چاو.